لادانی حەلبووسی لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لەلایەن دادگای باڵای فیدراڵی عێراقەوە کە دوو ڕۆژ بەردەمەوە بوویان واتە دوو ڕۆژە ئێستا لە گۆڕەپانی سیاسی وەکو بوومەلەرزەیەکی لێ هاتووە و شرۆڤەی زۆریشی بۆ دەکرێت ئەوەی سیر بوو ئەوە بۆ حەلبووسی لە کاتی دانیشتنی پەرلەمانە ئاگاداریان کردو کە تۆ ئیتر پەرلەمانتار نی و پەرلەمانی بەجێهێشت لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین میوانێکمان هەیە بۆی بزانین داخۆ ئەمە چی لە پشتەوەیەوە بۆچی لەم کاتەیە هۆکارەکەشی چییە؟ میوانەکەمان زۆر بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلەیمانیەوە لەگەڵماندایە. کاک شێروان شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لەوەوە دەست پێ بکەن خوێندنەوەتان بۆ بڕیارەکەی دادگای فێدراڵی و لادانی حەلبووسی لە پۆستی سەرۆکی پەرلەمان چییە؟ سپاس کاک حاکم. بسم الله الرحمن الرحیم. طبعا ئەوەی کە حەلبووسی وەک ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد لە کاتی ئەوە بوو سەرەتای دانیشتنی پەرلەمان بوو بۆ یاسای کۆمیسیۆن. هەمان حاڵەت تووشی سەلیم جبوری بوو ئەو کاتێکەوە سەرۆکی پەرلەمان بوو لە کاتی جەلسای پێوتراکەوە دادگایەک دادگای کەرخەوە ئەزانم بڕیاری داوەکەوە تاوانبارە و ڕەفعی حەسانەی لەسەر بکرێ ڕاستەخۆ جەلسەکەی بەجێهێشت و خۆی ڕۆژ بەرە و محکەمە. ئەو جۆرە حاڵەتانە وا دیارە سەرۆکەکانی پەرلەمان هەر لەو کاتانە لە کاتی جەلسەکانە ئەو هەواڵانیان پێ ئەدرێ. ئەمە یەک دوو ئێستا پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە بە سەریعی بڵێ مشعان جبوری کەوا ئێستا ئەو قسانەی کرد لە ساڵی 2005 ئەو خۆ یەکێکە لەو کەسایەتیانەی کەوا ناو ماڵی سوننەی پێتێک درا تا ئەستێکی باش و یەکێکە لەوانەی کەوا بەرامبەری حەلبووسی جەنگی پێکرا لە ساڵی 2005 و 2006 ئەو کاتێک کە قواتێک هەبوو پێ ئەوترا فەوجەکانی حیمایە منشەئات ئەو سەرپەرشتی ئەکرد لە منطقەی جبور و لە مۆسڵ و هەتا بەرە و کەرکوک و سەلاح الدین لەو کاتا تاوانبار کرا بەوەی کەوا هەندێک پارە دیار نەماوە ئەو پارەی کەوا تەرخان کرا بوو بۆ ئەوە دیارمان نەماوە دۆسیە لەسەر دروست کرا وای لێ هات کەوا ڕای کرد بۆ سووریا لەوێ کەناڵێکی زەورایی دروست کرد. پێش کەناڵی زەورا کاتێکەوە سەدام حوسێن ئەعدام کرا لەسەر کەناڵی جەزیرە فاتحای بۆ ڕۆحی شەهید سەدام حوسێن خوێند لە قەناتی لە بەرنامەی الاتجاه المعاکس بەرامبەر بە موفق ڕوبەیعی و کردی بە جنێودان بەسەر قیادەی عراقی. خاڵی سێیەم کەناڵێکی دروست کرد لە دیمەشق بە ناوی کەناڵی زەورا لە 2008 و 2009 یەکێک بوو لەو کەناڵانەی کەوا هاندانی کردەی تەقینەوەی ئەنجام ئەکرد لە ناو سەرجادە و وڵانەکانی عێراق. ئەمە بۆ ئەوەی بزانیکەوە ناو ماڵی سوننا چەند دەوێرانەوە چەند زیاتر کاری پێ بۆ ئەکرێ بۆ ئەوەی کەوا تێک بچکێنرێت بەسەر یەکە بە نسبەت بڕیارەکەەوە خۆی ئەوەی حەلبووسی بڕیارەکە یعنی لە ڕووی یاسایەوە هەندێک نیشانەی پرسیار هەڵ ئەگرێت تەنانەت لە ڕووی یاساییشەوە. بەڵام ئەگەر ئێمە نەچینە ناو ڕۆ یاسایەکەی بینە ناو ڕۆ سیاسیەکەی ئەوە پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە قەنەعاتی من بەدوشتەوە بەشێکی پەیوەندی بە حەلبووسی لەگەڵ ڕکابەرەکانی چوارچەوەی هەماهەنگی بەشێکی تر پەیوەندی بە چوارچەوەی هەماهەنگیەوە هەیە لەگەڵ شارعی سوننی لەگەڵ داهاتووی سەرجادەی سوننی ئەیانەوە تەرتیباتێکی تری بۆ بکەن. ئەوە نەک من زۆرێک تەنانەت لەوانشکەوە پێش بدانی بڕیارەکەش هەمیشە ئەو نیشانی پرسیاریان لەوە داناوەکەوە هاوپەیمانی سێقۆڵی پێویستە بە تەواوی کۆتایی پێبێت کاتێکەوە کاگوشار زێباری لە ڕێگای ئەوە محکەمەی ئیتیحادی ڕێگای لێگرتەوە ئەو نیەتێکەوە پارتی بووی نەیان هێشت پاشان مقتەدا سەدر ئەوەندە فشاری خرایە سەر بۆ ئەوەی کە واز لە پەرلەمان بێنێت و شوێنەکەی پڕ کرایەوە. ئەمە محەممەد حەلبووسیە ئەویش کۆتایی پێهات و ڕۆیشت ئەوە هاوپەیمانی سێقۆڵی. ئەمە یەک دوو خاڵی دووەم پەیوەندی بە ئەوە هەیەکەوە محەممەد حەلبووسی لەو کاتەی کەوا چوارچەوەی هەماهەنگی سەرکەوتنی بەدەستێنا محەممەد حەلبووسی ئەوانی تووشی ئیحراجیەکی زۆر کرد. ئیحراجەکە ئەوە بوو تەقدیمی ئیستیقالەی کرد ئەوانش پێویستیان بەوە بوو کەەوە حکوومەت تەشکیل بدرێ بۆ پێکێنانی حکوومەت ئەبێ پەرلەمان کارابێ. ئەویش تەقدیمی ئیستیقالەی کرد بۆ ئەوەی بڵێکەوە من یاریزانێکی باشم ئیجبارتان ئەەکەم کەەوە خۆتان من هەڵببژێرن نەک من مرەشەح ئێوە دەنگ بە من بە نەک چوارچەوە نەک هاوپەیمانی سێقۆڵی. ئەوەش طبعاً لە بیریان ناچێ و پێشیان و تۆ بە حەلبووسی ئەو هەنگاوە لەبیر ناچێ و ئەبێ لە سەرەتایە لە ساڵێکا کەمترە زیاترە ئەبێ محەممەد حەلبووسی باجەکەی با زۆر ئەمە دوو خاڵی سەرەکین لەگەڵ ئەو هەندێک پەیوەندی هەرێمایەتی هەیە بەتایبەت لەگەڵ تورکیا و لەگەڵ قەتار کە ئەوە مای قبولکردن نییە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە
بۆ ئەوەی باشە کاک شێروان ئەو ئێستا پێ ئەوترێت دەوڵەتی عمیقە لە عێراقا هەر کەسێک بە پێچەوانەی ویست و ئارازوی خۆی بجوڵێتەوە دەوڵەتی عمیقەش ئێمە ئەزانین زۆر باشە ئەمە ڕوویەکە من لە ڕووی سیاسەکەەوە بۆی ئەڕۆم ئەمە ڕوویەکە باشە کاک شێروان بڕیارەیەکەوە بڕیارێکە بەرەو حەل بوو زۆر باشە کاک شێروان کاک شێروان بە خۆت زۆر باش دەزانی و هەموو لایەکیش ئەگادارن هەم لایەنەکانی شیعە هەم لایەنی سوننا دەستی دەرەکی تا ڕادەیەکی زۆر تەسیری هەیە لە سەریان پێ دوایە دەستی دەرەکی لە دانانی جێگرەوەیەک بۆ حەلبوسی لەم پەرتەوازیەی ناو ماڵی سوننا کاریگەریەکەی چۆن دەبێت جارێ ئەوە قسەکردن لێی ونوە ئەزانم زووە ئەم شەو بڕیارە چوارچەوەی هەماهەنگی یان ئیدارەی دەوڵە بۆ ئەوی ئەبێ دانیشتنێک بکەن بۆ چەند پرسێک حتممەێکێ لەوانەی کەەوە باسی لێەوە ئەکرێ مەسەرەی لە دانی حەلبوسیە و پەیوەندی بە هەڵبژاردنەکانی پارێزگاکانەوە کەوا لە 2-3 هەفتە ئەبێ بکرێ لە عێراقا بێجگە لە کوردستان و پاشان شێوازی مامەڵەکردن لەگەڵ بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق ئەو بڕیارە پەیوەندی جارێ لە ماوەی ئەم 2 مانگە قسەکردن لێی زیاتر زووە ئەمە یەک دوو سونەکانیش من وازانم تازە خۆیان ئازاد نابن لە دانانی نوێنەرێک بۆ خۆیان بۆ ئەوی کا ببێتە سەرۆکی پەرلەمان ئەگەر دای بنێن چونکە ئێمە ئەزانین یعنی شتێک هەیە با بڵین ئەوەی کەوە ئامانجی ڕژێمی دەسەڵاتداری ئێستای عێراق بەرامبەر بە ناوچە سونیەکان ئەوەیە هەمیشە پەرتەوازە بن پەرژ و بڵاو بن لە هەر وێستگەیەکە کە ساتێک دروست بوو بێ ئایا لەسەر حەق بەیان باتڵ ڕاست بەیان ناڕاست بەڵام ئەوەندە قدرەتی بوو بێ کەوا هەویەک بە سونە بە سنتەرێک دروست بکە کۆمەڵێک لە شاری سونی لە چوارچەوەی خۆی لە چوارداوی خۆی کۆ بکاتەوە ئەبێ لێ بدرێ بە هەر جۆرێک بێ تەماشای طارق هاشمی بکە تەماشا ڕافع ئیساوی بکە تەماشای مشعان خۆی کەوا لە مەرحەلەیەکە عەلی حاتەمی تەماشای بکە لە مەرحەلەیەکە ڕوبەڕوویان وەستا بەڵام کەیسیان بۆ دروست کرد و هێنانەوە ئەوە ئێستاش مشعان جبوریە نەک ئەوە تەماشای عەدنان دلێمی بکە عەدنان دلێمی 150 دۆسیەی تیرۆریان بۆ دروست کردبوو ئامادە بوو بچێتە بەردەم دادگا خۆی تەسلیمی پۆلیس بکە بەڵام لە هەولێر نەک لە بەغا ئەو جۆرە حاڵەتانە لە ناو بەرامبەر بە سونە هەیە ئەمەش بەشێکە لەوە و ئامادەکاری بۆ کراوە کاک حاکم ئامادەکاری بۆ کراوە کۆمەڵێک کەسێک بێنە شوێنەکەی باش کاک شێروان ینی من لە قسەکانی ئێوە ئەوە گەیشتم کەواتە جێگرەوە بۆ حەلبوسی لەلایەن سونەوە هەر کەسێک بێ دەبێ موافقەتی چوارچەوەی هەماهەنگی هەبێ دەنادانانرێ ئەوە هیچ گومانی تیان نییە یعنی ئێستا چۆن سەرۆک کۆمار ئەبێ ئەوانش موافقت بکەن هەر کەسێک بۆ جێگرەوەی حەلبوسی بێ ئەبێ موافقت بکەن چوارچەوەی هەمانگی شوابێت تا ئەبێ ئێران ڕازی بێ ئێمە بزانین کەوا حەلبوسی زۆر هەوڵیدا لەگەڵ ئێرانەکانە ماوەیەک لە سەرەتای کارێەوە لەگەڵ ئێرانەکانە دۆست بێ هەندێک هەنگاوی نابەرەو لای ئەوان چونکە ئیزانی بڕیارەکە لە کۆتاییە لە لای ئەوانە بەڵامێکی ئەو استراتیژەیەکەوە ئیشی پێ ئەکرێت بەرامبەر بە کوردیان بەرامبەر بە سونە من بەسم استراتیژێتی سیاسیە ئەوەیەکەوە هەمیشە پەرش و بڵاو بن هەمیشە بەڵام حەلبوسیش هەڵەیەکی بوو زۆر ئەڵێن زیرەکە یعنی عەلی عەبدوڵڵا ساڵح ناوبانگی هەبوو بەوەی کەەوە ئەیوت من لە سەرمارەکان سەما ئەەکەم بەڵام پێوەی دامارێک حەلبوسیش دوژمنی بۆ خۆی دروست کرد زۆر زیرەک بوو لە دوژمن دروستکردن زۆر باشە کاک شێروان کاتم زۆر کەم ماوە دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم دوای ئەمەی حەلبوسی عێراق بەرەو چۆە بەرەو هەڵوەشانەوە پێکدادان بەرەو چی ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە سوپاست دەکەم نە هەڵوەشانەوە نەپێکدادان ئەمڕۆ حەلبوسی لەگەڵ سوودانی یەکیان دیوە و نووسینگەی سوودانی وەصفی محەممەد حەلبوسی بە سەرۆکی پەرلەمانی عێراق کردەوە هەردووکیان ڕێکەوتون لەسەر پاراستنی ئاسایش و ئاسایشی عێراق حەلبوسی ئەگەر بجوڵێ دۆسیەی گەندەڵی دزین و تەزویر و ئەمانەی لە ڕووی جینائیەوە بەرامبەر ئەجوڵێ زیاتر عزیەتی ئەدەن بۆیە قەنەعەتی من ئەوەیە کەوا وەزعەکە بەرەو ئارامی ئەڕوا بەڵام چۆن مامەڵە لەگەڵ حەلبوسیە ئەکرێ ئەوە شتێکی ترە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی داهاتوە زۆر باشە زۆر بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش